Kurdum, 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 kurdum. ڕێز و سڵاو و ئەزیزان بۆ خوێنەران بۆ بینەرانی تۆڕی میدیایی 964 بە سوپاسەوە داوای لێدوانێکی یاخود پەیامێکی کورتیان لێکردم دەربارەی گۆرانی یاخود بەرهەمی کوردم کە لەلایەن ژمارێکی زۆر لە منداڵە بەهرەمەندەکانی کوردستان لە هەر چوار پارچەی وڵاتەوە دەوترێتەوە. دەتوانم بڵێم من لەو پەڕی خۆشحاڵی و شانازیام کە بتوانم هەستی نەتەوایەتی بگێنم بە منداڵانی کورد و لەگەڵ گۆرانی کوردم گەورە بن و یادەوەری لەگەڵ دروست بکەن. زیندومانەوەی کورد بە هونەر و زمان و کەلتورەکەمانە کە دەبێت بیپارێزین و گۆرانی و ویزێکی کوردیش یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی زیندومانەوەی نەتەوەی کورد. ئەو منداڵە بەهرەمەندانە بە تایبەتی لەم چەند ڕۆژەی دواییدا چەندین لینکم بۆ هات کە لە باشووری کوردستانەوە چەندین مناڵی بەهرەمەند ئەم گۆرانیە دەڵێنەوە زۆر بە جوانی ئامادەیان کردبوو. زۆر سوپاس و پێزانینم هەیە بۆ هەموو مامۆستایان لە قوتابخانەکان لە خوێندنگەکان و هەروە بۆ دایکان و باوکان کە پشتگیری منداڵەکانیانەکەن بەم شێوەیە بەرهەمێکی کورد بە زمانی کوردی هەروەها هەستی نەتەوایەتی تیانە دروست بێت و پشتگیریان بکەن وەهانی منداڵەکانیان بدەن. من لێرەوە زۆر خۆشحاڵم و خۆم ئەو گۆرانی کە دروستم کرد یاخودم ئاوازەی کە دامنا کاتی خۆی مەبەستی سەرەکی من ئەو بوو بگات بە بەر لە هەموو چینێک منداڵ چێژی لێوەربگرێ و لەبەری بکات بۆیە ئاوازەکەش تا ڕادەیەک سادە تێکستەکەش تا ڕادەیەک سادە و ڕێز و سڵاومان هەیە بۆتان. من لە وڵاتی ئەڵمانیام لە ئامادەکاریان بەرەو ئاهەنگی نەورۆز و نەورۆزتان پیرۆز. هەر مناڵێکی کورد لە هەر پارچەیەکی کوردستان لە ماڵەوە لە هەر خوێندنگەیەک لە هەر شوێنێک کە ئەبینم کوردم دەڵێتەوە من گەلێک کەیفخۆش و هەروەها جێگەی شانازیە دەتوانم بڵێم زۆر خۆشحاڵم ئەکات چونکە دەبینم ئەو منداڵە لە ئێستاوە هەستی نەتەوەیی هەروەها هەستێک کە شانازی بوون بە کوردبوونی خۆی بێت لە ناوێ دروست ئەبێت. ڕێز و سڵاو مەیوەتان.